داواکەم لە خوای گەورە میهرەبان ئەم جەژنە بکاتە مای خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان. خوای گەورە میهرەبان دڵخۆشمان بکات هەروەکو چۆن ئیبراهیم و ئیسماعیل پێغەمبەری صلی الله علیه وسلم دڵخۆش کرد. خۆشەویستان، خوای گەورە میهرەبان بۆ ئیمانداران بەهەشتی داناوە، بۆ ئەو کەسانی کە لە ژێر فەرمانی خوا پێغەمبەری خوادان صلی الله علیه وسلم. خوای گەورە میهرەبان وعدی بەهەشتی پێیان داوە. ئەم ژیانەی کە لە دنیادا هەمانە بیکەینە فرسەتێک بۆ بەختەوەری قیامەتی خۆمان. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە ئیمامی عەبدوڵای کوڕی عومەری فەرموو کن فی الدنیا كأنك غریب أو عابر سبیل. لە دنیادا ئەی عەبدوڵای کوڕی عومەر وەکو کەسێکی ڕێبوار و غەریب لە دنیادا بژی. ئابە جۆرە بژی چونکە ئێمە ڕێبوارین، ئێمە لەم ڕێگایە داین بەرەو مردن دەڕۆین. لە جەژنی پێشووە و لە جەژنی پارەکەدا چەند کەس لەگەڵمانە بۆ لە خۆشەویستەکان و ئازیزەکانمان ئێستا لە ژێر خۆڵدان، خوا لیان خۆش بێ. دڵنیا بە ڕۆژێکیش دێ، جەژنێکیش دێ، مناڵەکانمان کەسەکانمان بەبێ ئێمە جەژن دەکەن. هەروەکو چۆن ئێمە ئێستا بەبێ دایک و باوکمان زۆرێکمان دایکمان نەماوە، باوکمان نەماوە، خوا لیان خۆش بێ، یا هەردووکیان نەماون، بەبێ ئەوان جەژن دەکەین. ڕۆژێکیش دێ مناڵەکان و کەسەکانمان بەبێ ئێمە جەژن دەکەن. ژیانیش لەبەر خاتری مردنی من تۆ ناوەستێ، کەواتە هەر کەسێک لە ئێمە کە دەمرێ خۆی دەڕۆوە. گرنگ ئەوەیە شتێک بکەین بۆ دوای مردنمان، بۆ دوای ڕۆحکێشانمان. ئەو خوای کە وعدمان پێداوە عیبادەتی بۆ بکەین و بیپەرستین، با بەردەوام بین لەسەری. ئەو کاتە ئینشەڵڵا خوای گەورە دڵخۆشمان دەکات.